وەکو پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ڕێیمان وایە کە دەنجشی باش لێتین. دوی زمانە بوو یەک کوتلە انتخابیان دروست کردبوو بە هەموو پێگەی خۆیانەوە توانیان 59 کورسی بێنن ئەمە جاریش کەمە حاڵە ڕووباتەوە. ئایا لەم ظروف و عەقڵیەتەی میلەتی ئێمەیە ئەکرێ حکومەتێک تەشکیل بێ پارتی لێ بکەیتە دەرەوە یاخود یەکێتی لێ بکەیتە دەرەوە؟ زۆر ئەگەرێکی ممکنە جارە پارتی و گۆڕان بە یەکەوە حکومەت تەشکیل بکەن. ئەگەری هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە خۆری چوارەمی پەرلەمانە لایەنێکی ئۆپۆزیسیۆن بێت. شەڕەپەڕۆ یەک شتێک پێ بڵێن زۆر مقدەسترە لە شەڕەگولە. یەکێک لە نیگەرانەکانی من ئەوەیە ڕەنگە پەرلەمانی داهاتوو فعلەن پەرلەمانی بێ ئۆپۆزیسیۆن بێت بڕوان پێ بکە هەموومان درۆی شاخدار بەرامبەر یەکتریەکەی. پێم وایە ئەم 4 ساڵە ئەگەر تەجربەی لێوەرگرن نەزانم 4 ساڵێکە پێویستە دووبارە نەبێتەوە 4 ساڵێک نەبێت پڕبێ لە تەنگوشە لە لەشکرکێشی لە پەلاماریە. بۆچی پێ دوایە ئەم هەڵبژاردنە ئەسای سەحریفیە و یەکێتی و پارتی ئەکات بەو دوو حزبە دیموکراتی کە ئێوە ئەتانەوێت کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئێوێ. دووجار بیر بکەرەوە دووشەممە کاتژمێر 7:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.